ژمارەیەک ئاژەڵدۆست و ڕێکخراوی پاراستنی ئاژەڵن هاتوونەتە بەردەم شارەوانی سلێمانی و داوا دەکەن ئەو کۆمەڵکوژەی لە شەڵتەری داڵدەدانی سەگەکانی عربەت هەیە بوەسێت. ئەو ڕێکخراوانە دەڵێن چارەسەری زۆربوونی ئەو سەگانە پێشتریش داویانە بە شارەوانی، بەڵام شارەوانی وەڵامی پرۆژەکەیان نەداوەتەوە. پێشنیاری ئەوان ئەوە بووە سەگەکان بگیرێن و نەزۆک بکرێن و دواتر ئازاد بکرێن، بەوەش ژمارەیان کەم دەبێتەوە و بەرەو لە ناوچوون دەچن. ئێمەی خۆبەخش ئەو پرۆپۆزەڵە کە تەقدیممان کرد لە چەند خاڵەکە خۆی بینێتەوە. خاڵەکە ئەمەیە ئەم سەگانە بەداتا لە مەنتیقەکانەوە خەڵکی خۆبەخش ئەیگرێت ئەیباتە ناو شەڵتەری سلێمانی، واتە چەند هۆبەی عملیاتی تیا دروستکاوە کە یەک هۆبەیە لەوێ ئەکرا هۆبەکان زیاتر بکرێن. ئێمە ئەو سەگانە نێرومەیە نەزۆکەین لە پاش هەفتەیەک کە چارەسەری تەوایان بۆ کرا و تەندروستیان باشوو بوو بگەڕێنەوە ژینگەی خۆیان. سەبەبەکەی چیە ئەگەڕێنەوە ژینگەی خۆیان؟ شتێکی مستەحیل هەیە لە دنیاە کە لە شەڵتەرێکا بتوانێت کۆنتترۆلی 600 دانە سەخت بکات. ئەمە شتێکی نەگونجاوە. هەموو ئەتوانم ستانداردی شەڵتەر بخوێنەوە کە لە دنیاە چۆن کراوە. کاتێک کە سەگەکان نەزۆکراون خرانەوە ژینگەی خۆیان، لێرەیە پەلاماردانی سەگ بە ڕێژەی لە 100 کەم ئەکاتەوە، ڕێژەی تووڕەبوونی برسێتی کەم ئەکاتەوە، هەموو ئەم شتانە کەم ئەکاتەوە و لە ماوەی ساڵێک بۆ دوانە بە تەواوەتی ڕێژەی سەگەکان کەم ئەکاتەوە. ڕێکخراوەکانی ئاژەڵدۆسی دەڵێن لە توانای ڕێکخراوەکاندا نییە دەرزی نەزۆکی بۆ ئەو ڕێژە زۆرە سەگا بەکار بهێنن کە لە سلێمانی نزیکەی 4 بۆ 5,000 سەگی بێلانە هەیە و تێچووی نەزۆکردنی هەر سەگێک $30 دەکەوێت. ئێمە بە هیچ جۆرێک لەگەڵەوانین کە کۆڵانەکانی شارەکانمان پڕ بێ لە سەگ کە سەگ پەلاماری خەڵک بات، باڵکو بەڵێ ئێمە لەوەتی ئەگەین و حەلیشمان خستوتە بەردەم شارەوانی وتومانە گرتن نەزۆکردن گەڕانەوە. ڕێکخراوی پاکۆ کە ڕێکخراوێکی خۆبەخشیە نزیکەی 300 بۆ 350 سەگمان نەزۆک کردووە لە ماوەی 2 ساڵە. ئەم 350 لەسەر هاوکاری کراوین لەلایەن چەند شوێنەکەوە، لەلایەن چەند کۆمپانیایەکی تایبەتەوە تێچوویان هەیە بەڵێ، بەڵام ئەکرێت بۆ ئێمە کە خۆبەخشین لاشی تێشتوی زۆر بێ، بەڵام ئەگەر حکوومەت خۆی هەستێ شارەوانی و ڤێتەرنەری هەستن کە خۆیان مۆزەفیان هەیەستن بەم کارە ئەوەنی بۆ ئەوان تێ ناچێت چکە خۆیان مۆزەفەکانیان هەیە. ئێمە لە هەموو نووسراوەکانمانە هەیە وتومانە فەرمانگەی ڤێتەرنەری کە وەکو لایەنێکی زۆر پەیوەندیدار هەر بە ناوەکەی یانی ئێمە ئیشی ئەوانە بێتە پێشەوە ئەوان عملیاتێک بکەین، ئێمە دوان ئەکەین پزیشکەکان بە خۆبەخش ئەوانەی کە لە ڕێکخراوە گروپەکانە، بەڵام ئەم ئیشە هەتاوەکو ئێستانە جوابێک دراوەتەوە بە ئێمە نە بە خەڵکی سلێمانیش واز لە ئێمە بێنن، بەڵام خەڵک ئەمە کێشەی خەڵکە. بکرێ ئەو نەشتەرگەریانە ئەو 4-5,000 سەگە چەندێوێت تەواو بێ نەشتەرگەریەکان هەموو یەکەن بیکەن؟ نەشتەرگەریەکان ئەگەر ئێمە بەڕاستی ئەو قەرارە بدرێ کە ئەو سەگانە ئەهێنرێنەوە ئێرە، ئێمە زۆر ئامادەین بە ئەوەی لە توانامانەیە زیاتر لەوەش عملیەکە زۆر خێرا بکەین. پێشتر بۆ چارەسەرکردنی کێشەی ئاژەڵە بێلانەکان شارەوانی سلێمانی شەڵتەرێکی لە عربەت کردەوە، ژمارەیەکی زۆر سەگی بێلانە کۆکرانەوە و برانە ئەوێ، بەڵام بەهۆی بچووکی شوێنەکە و نەبوونی کارمەندی پسپۆڕ بۆ چارەسەرکردنی سەگەکان شارەوانی لەم پرۆژەیە سەرکەوتوو نەبوو، بەشێکی زۆریان بە شەڕ یەکدیان لە ناو برد. بۆ ئەم بابەتە شارەوانی وەڵامی پەیوەندیەکانی پەیامی نەدایەوە تا ڕوونکردنەوە بدات لەسەر ئەوەی بۆچی ئەو پرۆژەی ڕێکخراوەکانی ئاژەڵدۆستی پەسەند نەکراوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.